بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی ئەزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام سەلام و میهرەبانی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادمانین کە لە دیدارێکی تایبەتی هونەریە لە خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویستدا دەبین. خوازارین کە بتوانین بۆم هۆیەوە ڕەزامەندی خوای گەورە بەدەست بێنین لەگەڵ بینینی ئێوەش ئێوە لەگەڵمانە دڵشاد و ئاسوودە و کامرامن. خۆشەویستان لەم بەرنامە تایبەتەدا لە خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویستە لە خزمەتی میوانێکی زۆر ئەزیز، میوانێکی ڕیشسپی بەڵام دڵ و دەنگ گەنجانە لە ڕۆژهەڵاتی کوردستان تەشریفیان هێناوە. ئێمەش لێرەوە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامە لە خزمەتیان دەبین بۆی کە لە خزمەتی سرود و مناجاتی ئاینیە لە عشق و ئەوینی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم دڵی ئێوە خۆشکەین. جا ئێمە بەناوی خۆمان و بەناوی ئێوەی ئەزیز و خۆشەویستیشەوە بە خێراتنی زۆر گەرمی جەنابی مامۆستا دەکەین بەڕێز مامۆستا مەلا شەفیعی شافعی. مامۆستا جان زۆر بەخێرەی. خدا سلامتك يا ربي ينقوش هر بخير بين سرت ساوان زحمة الشيشاوان. خوشحالين كلا نزيكا ولا خدمة زنابت دبين كا دمك آشناي دنجا بربا صوزو روحيانه تكين استاكر لنزيكا ولا خدمة زنابتان دا دبينو بوهوان كبتوانين لا سازداني أو برنامج بتوانين كورش إيماني ساز بكينو دلي بنرانش ما خوش كين دوباره زور بخير بي. أميدي خدا سلامتك يا ربي. هربو هاوكاري زنابي مامۆستا رزدار زنابي مامۆستا فەرمان محەممەد لەگەڵ دوو دەف ژەنە ئازیزەکەی لە خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویست دەبین. کاکمەلە فەرماجان زەنەویشتان زۆر سپاس کاک زەوەر. ئێمەش خۆشحاڵین کە لە تەلەڤیزیۆنە جوانەکەی کەناڵی فەزایی پەیام میوانی بەرنامەکەین و خۆشحاڵین لەگەر مامۆستای ئەزیز و خۆشەویستیش ئەمڕۆ دەرفەتمان ببێ ئینشاءالله پێکەوە شتی جوان پێشکەشی بینەر و بیسەری تەلەڤیزیۆنە جوانەکەتان بکەین. زۆر بەخێر بن عزیزی قوربان. کاک وایل و کالیجان دەستان خۆشبی زۆر بەخێر بن. مامۆستا ئێمە دەمێک ئاشنای دەنگە پرسۆزەکەی جەنابتین بەڵام حەزەکەین لە نزیکەوە سەرەتا بزانین کە بەڕێستان لەکوێدا دەنیشن و هەروە خوێندنتان تا کوێ ڕۆیشتووە بە چ خەریکن. ئەمن بە ناوی مەلا محەممەد شەفیعی شافعی ئەسڵیەتم خەڵکی شارستانی شنۆ بەڵام ئەلان نیشتەجێی شارستانی مەهابادم لە مزگەوتی حەزرەتی عومەری فاڕوقی عەزەم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی ئیمام و خەتیبی ئەو مزگەوتم دیارە لە خوێندن دەرسی علومی دینی وەکو زانستی ئاینی لە خزمەت مامۆستایانم خوێندووە بە هەر حاڵ تەواوم کردووە چەند دەرس تەواو ناوێ ئەمە ئەو بڕوانامەی زانستی بەڵێ ئەو قسمەتێک کە دایانناوە بە عینوانی تەلەبەی علومی دینی بیخوێنی شکری خدای ئەوم دەرباس کردو و تەواوم کردو. بەڵێ یاخۆ بەخێر بن. چۆن بوو بۆ نمونە ڕتمی مناجات و مەسەلەن مەداحی هونەریت هەڵبژارد؟ وەڵاهی زیاتر محیبەتی ڕەسوولی خدای صلی الله علیه وسلم هۆکار بووە و هەروەها تەشویقات و تەرغیباتی مامۆستایانی ئاینیش چونکە ئەمن زیاتر قورئانم دەخوێندەوە داوایان لێکردم کە شعر و مناجاتیش بڵێم خێر و سەوابی تێدایە و بە هەر حاڵ هەر بە تەشویقاتی مامۆستایانی ئاینی و ئوستادەکانی خۆم ئەو ڕێگایان دەبەرگرت. یاخۆ بەخێر بن. جایمە بەژێیان بتوانین کە بەو ئەدا ناسکەی کە بەڕێستان هەتانە خەڵکان پێمان دەڵێن تەماشا ڕوخسار دەکەن ڕیشی سپێ بەڵام دەنگەکەی گەنجانەیە ماشەڵڵا. ئەمە دەخوازین کە خوای گەورە دوورت خا لە چاوەزار ئەو دەنگەش هەر بمینێ و لێتی قبولکە ئینشاءڵڵا. ڕەحمەتی خواتان لەبی درێنگ هاتندا 20 ساڵ درەنگتر هاتن دەورانی جوانی و گەنجی دەنگێکە خۆشتر یعنی خۆشتر بۆ سا یاخۆ سەلامەت بن. دەی با جێمالەی مامۆستای بەڕێز دەتێت چمامە بڵێ سەرەتا؟ وەڵا سەرەتا شێعرێکە لەبارەی عشق و ئەوینی ڕەسوولی ئەکرەم صلی الله علیه وسلم هەروە تعریفات و تەمجیاتێکە لە پێغەمبەری خدای صلی الله علیه وسلم. سەرەبا ئەم دڵم عشق و ئەوینەیە سەرەبا ئەم دڵم عشق و ئەوینەیە لە بۆ دیداری سالاری مەدینەیە لە بۆ دیداری سارداری مەدینەیە تۆ خواباودی سەبا و بێرە هەواڵێ لە بۆ غەمگین دڵێ ئاشوفتە حاڵێ کە بەڵکو زەمینە سوورم ڕەهاکە کە بەڵکو زەمینە سوورم ڕەهاکە لە ماڵی حاڵی ناجوورم ڕەهاکە
لمالي حولنا زور امرهاك يا سربا أمضام أشقو أبينا يا سربا أمضام أشقو أبينا يا لبودي دار سالاري مدينة لبودي دار سالاري مدينة يا درختي عمري باختم شاوري يا نخوش درد دوروني اشتجي يا مگر اوي حياتي ديتني او مگر اوي حياتي ديتني او لرولا باهنا سي ظلمتي شاو لرولا باهنا سي ظلمتي شاو سربا أمضام عشقو أبينا يا سربا أمضام عشقو أبينا يا لبودي دار سالاري مدينة يا لبودي دار سار داري مدينة يا بأواتم شوي بيتو أوينم بأواتم شوي بيتو أوينم بدي بيتو جمالي أو ببينم خدايا قرت لو يقني بلامتو خدايا قرت لو يقني بلامتو برجا رحمتي تبابي لسرخو برجا رحمتي تبابي لسرخو سربا أمضام عشقو أبينا يا سربا أمضام عشقو أبينا يا لبودي دار سالاري مدينة لبودي دار سار داري مدينة دلي ويرا ونمولم أودان كيا بهاتن أو دلاي من شادمان كيا قريب ربا وتجاونم تاكما وهم قريب ربا وتجاونم تاكما وهم برجي كل بدا أسريني تاوهم برجي كل بدا أسريني تاوهم سربا أمضام عشقو أبينا يا سربا أمضام عشقو أبينا يا لبودي دار سالاري مدينة يا لبودي دار سالاري مدينة لا دام تاكو خاتم كسبي وتاي محمد لا دايم تاكو خاتم كسني وتاي محمد نيه هتكاس كعقباي
وكو عقباي محمد بتشريفي هم دنيا روشي قشيد منور بو ديان قود نوري وقد بيانا بي ما قرت غراي محمد بي قريام بارما كجوابي نادى موايا قريام بارما ويا كجوابي نادى موايا وتمدن بو مدينة بولاي رسول الله ويا وتمدن بو مدينة بولاي رسول الله ويا هرشاوك أخاوم بآواتم بدبينا يا هرشاوك دخاوم بآواتم بدبينا يا قربان دبم سرواري بشاوي دنيا ودينا يا قربان دبم سرواري بشاوي دنيا ودينا يا قريام بارما ويا كجوابي نادى موايا قريام بارما ويا كجوابي نادى موايا وتمدن بو مدينة بولاي رسول الله ويا وتمدن بو مدينة بولاي رسول الله ويا تنازاري بدبينم كافي ابو حياتم تنازاري بدبينم كافي ابو حياتي هرسند بلاش ادور بم بالام بادل لالاتي هرسند بلاش ادور بم بالام بادل لالاتي قريام بارما كزوابي نادى موايا قريام بارما ويا كزوابي نادى موايا وتمدن بو مدينة بولاي رسول الله ويا وتمدن بو مدينة بولاي رسول الله ويا آي تمزرويدي داريتم درويش وديوانيتم تمزرويدي داريتم درويش وديوانيتم عزيز ترلاقش قاسم زياتر لا روح وجانيا عزيز ترلاقش قاسم زياتر لا روح وجانيا قريام بارما ويا كزوابي نادى موايا قريام بارما ويا كزوابي نادى موايا وتمدن بو مدينة بولاي رسول الله ويا وتمدن بو مدينة بولاي رسول الله ويا اي عزيز مداستم بقنا اقار امزاره هاتمه عزيز مداستم بقرايا اقار امزاره هاتمه خوش حالم لها مدينة لا يتوبي وفاتي خوش حالم لها مدينة لا يتوبي وفاتي قريام بارما ويا كزوابي نادى موايا قريام بارما
بينا داما ويا وتمدن بو مدينة بولاي رسول الله ويا وتمدن بو مدينة بولاي رسول الله. یا ڕەبی ئەو دەنگانەتان هەر ببینێ و نەڕزی ئینشاڵڵا خوای گەورە لێتانی قبول کات و بیکاتە مای ئەوەی کە دەرەجەتانی پێ عالیکە ئینشاڵڵا. مامۆستا شەفیعی دەنگ ناسک و پڕ بە سۆز و ئەوینێکی تایبەت بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حتماً ئەو دەنگەی بەڕێستانە ئەوا گومان دەبین کە حقیقەتی شەروایە لە دڵەوە دەردەچی ئەوینێکی دروستی ڕەسوول الله تیدا صلی الله علیه و سلم بۆیەش دەڕواتە دڵەکان. یا ڕەبی خوای گەورە بمان بێلی. رحمەتی خواتان لێ ئینشاءالله تشەکورتان لێ دەکەم. مامۆستا فەرمانی پێ بەرز بەڕێستان لەگەڵ تیپەکەت کە تیپی گەیلانی بەڕاستی سوپاسی جەنابتانەکەین کە ئەمڕۆ لە خزمەتی ئەو بەڕێزانەدا دەبن بۆی کە بتوانین بەرهەمێکی زۆر جوانیان بڵێ کۆڕێکی ئیمانی پێشکەش بە خۆشەویستانەکەم بۆی کە دڵیان زیاتر خۆش بکەین ئینشاءالله ئینشاءالله. مامۆستا شەفیعی شافعی زۆر بەڕاست کە بەڕێستان لە مەهاباتەوە هاتوون ئەگەر پێمان بڵێن مەسەلەن مناسبەتە ئاینیەکانیان بڵێن مەولودی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕۆژهەڵاتە وەکو ئەوەی ئێمەیە کە دەیکەن ئەوەندە گوڕوتینی پێوە یانەوەتە تایبەتمەندیش تایبەتی خۆی هەیە. مەراسمە ئاینیەکان لە ڕۆژهەڵاتیش بە هەر حاڵ لە مناتقی ئێمەدا الحەمدوللا زۆر گەشەدارن و ڕۆژ بۆ ڕۆژیش پەرە دەستێنن. هەرچەند ئەم ساڵ کەمێک کەمڕەنگ بوو بەڵام دیسان شکری خدای تعالی هەموو کاروبارەکە ئەکسەریەتیان وای لێ هاتووە بە سوورەتی سنەتی یعنی دوور لە خوڕافات و دوور لە گوناه و ئەوانە بەڕێوە دەبن هەتا ئەگەر مەراسمی زەواج و ئیزدواج و ئەوانەش هەبی بە سوورەتی سنەتی بەڕێوەی دەبن. شکری خدای زۆر باشە. دیارە خودی مەراسمی مەولودخانی کە کۆبوونەوە دەستوری پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم ئەوەش زۆر گەشەیان پێدا و زۆر ڕنگ و بوویەکی جوانیان پێداوە. بە هەر حاڵ ئیستفادەی لێ دەکرێت بە تیلاوەتی قورئانی پیرۆز بە وتار و مەوعیزەی مامۆستایان و بە شعر و سرودی عیرفانی و زۆرێک لە خەڵکی ئیستفادەی لێ دەکات. بەڵێ یعنی دەکرێت بڵێن ڕتمەکەی بە هەمان شێوەی ئێمەمانەکە ئەو مەراسیمە ئاینانە کە دێنە پێشی جات لە ئاهەنگ جێڕانی خێزانی و چۆن دەڵێ زەواج لەگەر باقی بۆنەکانی تریشە زیندوو دەکرێتەوە لەوێ. بەڵێ یاخۆ دەستان خۆشی مامۆستا ئێمە حەزمان لێ گوێمان لە مادەشی تر بێ ئەگەر بەڕێستان ئامادە بن و پێمان بڵێن چمان لە بۆ دەڵێن ئەو جارە هەم هۆندراوەکە ئیچێ و هەمیش بەڕێستان دەستی ئاواستان هەیە بە خۆتان بتوانن لەحندا بنن مامۆستا؟ بۆ لەحندانان بەڵێ ئەمە زۆر کەمواوەکە شێعر دابنێم. ئەمە بە هەر حاڵ شعرێک ئەگەر دانرابی سرودێک کە خوێندرابیتەوە توانای ئەوم هەیە بە هەر ئاهەنگێک بکوترێت دوای هەڵی گرمەوە و بیڵێمەوە. ئەو توانایم هەیە. لانجە شعرە محەممەد توی پێشەوامان لە نێو کورد ئەو شعرە زۆر کاریگەری زۆریشی هەیە کاریگەریی زۆریشی هەیە لحنێکی غەریبیشی حتما زەبم بە دەنجی مامۆستای خۆشتریش دێت بەتاکید. نزەری لوتفتانە خدا لێ ڕازی هەڵکاڵای بەرزی ئیسلام بگرە پێشێ ڕێگای ئیمان هیوام تۆیە و ڕێبازم تۆی ئەی ڕۆی زانای موسڵمان هیوام تۆیە و ڕێبازم تۆی ئەی ڕۆی زانای موسڵمان محەممەد تۆی پێشەوامان محەممەد تۆی پێشەوام ئەی دینی پیرۆزی ئیسلام ئەی تێکداری بیری نامۆ دەباو بچین بەراو ئاسۆ بەراو ئاسۆی ڕووناوچی تۆ دەبا بچین بەراو ئاسۆ بەراو ئاسۆی ڕووناوچی تۆ محەممەد تۆی پێشەوامان محەممەد تۆی پێشەوام لە نەوهۆزی جەهلی عەرەب بەرزە پیاوێک سەری
هەڵدا لەگەڵ چوار یار و هاوڕێی خۆی بیر و هێزی جەهلی دەردا لەگەڵ چوار یار و هاوڕێی خۆی بیر و هێزی جەهلی دەردا محەممەد تۆی پێشەوامان محەممەد تۆی پێشەوا قورئانە سار چاوای بیرمان بەڕا ئەسپار دەیڕا بەرمان ئێمەی ڕۆڵەی بە ئیمان قەلا نادەین لە ڕێی قورئان ئێمەین ڕۆڵەی بە ئیمان قەلا نادەین لە ڕێگامان محەممەد تۆی پێشەوامان محەممەد تۆی پێشەوا ئێمەی مرۆڤی مسلمان ئێمەی بەهەست و بڕوا جوان بەهێز و بیر و ئەندێشە و پێشەخەین کوردستانمان بەهێز و بیر و ئەندێشە و پێشەخەین نیشتیمانمان محەممەد تۆی پێشەوامان محەممەد تۆی پێشەوا پرشنگداری خۆشبەختیمان محەممەدی مستەفایە پێشەوەی گەلی جیهانە پەیراوی لەو بۆم ڕەوایە پێشەوەی گەلی جیهانە پەیراوی لەو بۆم ڕەوایە محەممەد تۆی پێشەوامان محەممەد تۆی پێشەوا هەڵکە ئاڵای بەرزی ئیسلام بگرە پێش ڕێگای ئیمان هیوام تۆیە و ڕێبازم تۆی ئەی ڕۆڵەی زانای مسلمان هیوام تۆیە و ڕێبازم تۆی ئەی ڕۆڵەی زانای مسلمان محەممەد تۆی پێشەوامان محەممەد تۆی پێشەوامان ئەی نیگارە ئەی نیگارە بەسیەتی بادرگای وفا بکرێتەوە ئەی نیگارە ئەی نیگارە بەسیەتی بادرگای وفا بکرێتەوە تابەکەی لە زیندانی جەفا ئەو دڵم بخزێتەوە سەبری ئەیوب سەبری ئەیوبم لە شوێب و قوربان یا رسول الله عمری نوحم چۆن دەبێت پێنج و دوو ڕۆژێکی ماوە ڕۆح کە چوو نایێتەوە یا رسول الله نازارێک فارما یا رسول الله نازارێک فارما یا حبیب الله نازارێک ئای قوربان من چی بکەم ڕێگاکم دوورە قوربان من چی بکەم ڕێگاکم دوورە دڵی زایە بوونم بۆ تۆ مایە
مجبورة دلي زايهبونم بوتو ما يجبورة يا رسول الله نزاري يا رسول الله نزاري فرما يا حبيب الله نزاري فرما يا رسول الله نزاري درما درداك يا محمد ناوان درما درداك يا محمد ناوان عكسي روح سياري بدري تايا واوا عكسي روح سياري بدري تايا واوا يا رسول الله نزايم يا رسول الله نزايم فرما يا حبيب الله نزايم فرما يا رفيق الله نزايم شلبي لجوايتو ترشي دنياك شلبي لجوايتو ترشي دنياك كشكلها يا ربي يقرم رولا سيحركم كشكلها يا ربي يقرم رولا سيحركم يا رسول الله نزايم يا رسول الله نزايم فرما يا حبيب الله نزايم فرما يا رسول الله یا ڕەبی خوای گەورە پایدارتان کا ئەو دەنگەتە هەر بهێلی مەمنونی جەنابتانین زۆر بەڕاستی ینی دڵتان خۆش کردوین ئەو دەنگ و ئەدا و سەدایە بەڕاستی دەڕواتە نێو ناخ و گیانمان کاریگەری هەیە خوای گەورە پایدارتان کە ئینشاڵڵا. مامۆستا شەفیعی شافعی بەڕێستان ئێمە زۆر کات دەبیستین دەڵێن مثلا ئەو مەدائیحانە ئەو مناجاتە ئیلاهیانە ئەو بابەتە عیرفانیانە ینی زۆر کات کاریگەری ئاوا دەبی بۆ نمونە ناڵێم وەکو وتارێک بەڵام کاریگەریشی زۆر زیاتر دەبێت جاری وهەیە ینی دەڕواتە دڵەکان دەبێتە مای هیدایەت دەبێتە مای ئەوەی کە جەوێکی ئیمانی ڕۆحییان کەسێک بۆ هۆیەوە بتوانێت هیدایەت وەربگریان وەکو وتارێک کاریگەری دەبێت لەسەریانە هیچ لەطیفەت بووە لەوەی کە دەنگ و ئەدای جەنابتان ینی کاریگەری هەبێت لەسەر ڕۆحی کەسەکان و ببێتە مای ینی ئەوەی کە خوای گەورە هیدایەتیان بدا. بەڵێ بەدەیان بەڵکە بە سەدان مامۆستاش هەر بۆ خۆ ئەویان بە من کوتوتەوە کە لە زۆر جێگەیان لە زۆر مەراسم و کۆبوونەواندا ئەو شعرانەی کە ئەتۆ خوێندوتە زۆر کاریگەری هەبووە لە زۆر وعز و ئیرشاد و بە هەر حاڵ وتار و ئەوانە. هیچ نمونەی زیندیت لایە؟ بۆ نمونە جارێک مامۆستایەک لە ئاوەدانیەک ئاوەدانی وەتەمیش داوەتی دەکردم چون بڕێک دوور بووە نەشم دەویست مزگەوت بەجێ بێڵم زۆر بە ئیکراه و بە ئیجبارەوە بە هەر حاڵ جوابی داوەتەکەیم دایەوە. دوای مانجێک ئەو مامۆستام دیتەوە کوتی جاوەرە باش شتێکی خۆشت پێ بڵێم دڵخۆشکەرە و بۆ توش خێری زۆر تێدایە. کوتی نەفرێکمان هەبوو لە ئاوەدانی ئەهلی دین نەبوو وەلی کوڕێکی زۆر زۆر بە ئەخلاق و زۆر بەڕەوشت و زۆرش خزمەت گوزار بوو. کوتی هەتا جارێکە من سەفەری تارانم لەگەڵ کرد بۆ خاتری ئەوەی کە بە هەر حاڵ کاریگەرم لەسەری و بیکەمە ئەهلی مزگەوت چون کوڕێکی زۆر بە ئەخلاق بوو کوڕێکی خزمەت گوزار بوو زۆر ئەهل بوو بەڵام ئەهلی نوێژ و تاعات و عیبادەت هەر بڕواشی پێی نەبوو. بەو جوورەی بوو بە هەر حاڵ ئەو مەراسیمەکە چوین مەولود خانی بوو مامۆستا کوتی دیتم لە ئاخری مزگەوتێ ئەو شەخسەش ئەوە لەوەیە دوور بە دوور کە دەمدی دیار بوو قەرەباڵغ بوو زۆر بوو لێم معلوم نەبوو هەوە یا هەونیە ئەخر ئەو کوا دێتە ئەو مەراسمانە بە هەر حاڵ کوتی گوزەرا لە بیرم چۆوە ئەو ڕۆژ کە ڕۆژی چوارشەممە بوو کوتی جومعی دیتم ئەوە دە سەفی نوێژی جومعەشدایە
هەفتەی دواتر کوتی هەر زۆرم لا سێر وتم خۆ ئەگەر ئەویش هەو نەبی بارحەڵ لە لاوەڕاخ میوان هاتبن یەکێک ڕەنجیوی دابی ئەوە خۆ بۆ خۆیەتی کوتی سڵاوی جمعەم داوە ئیدی بلا فاصلە ئەو شەخصەم گرت کوتی پێم کوتم فڵان کەس هەر ئەتوش نەبووی لە مەولود نامەکەی کوتی بەرەوە هەر ئەمن بووم کوتی وەرە هۆکاری خۆتم پێ بڵێ کوتی وەڵڵاهی لە دەرەوە ئیدەم بە تەنیا مابوومەوە هەمووی چبوونە مزگەوتەوە تەنیا لە سەماعەی دەرەوە یعنی لە بڵنگۆی دەرەوە گوێ خۆم دا ئەو دەنگە شعرێ خوێندراوە ئەو شعرە بە حەدێک کاریگەر بوو کوتم بە هەر بچم زانین ئایا زەبتت شتێکت چێ دایان ناوە کوتی هاتم ئەمە بەڕاستی کەلیمە بە کەلیمە ئەو شعرەی تەئسیری لەسەر مندانە کوتی ئەو چەلەی شعرەکەت لەبیرە کامە بوو پێغەمبەری ڕاستپاردەی یعنی ئیزە نابتان بوو وایە بەڵێ بەڵێ ئەو شعرەم دەم خوێندەوە جالانیش پێشکەشی دەکەین ئینشاءڵڵا میدوارم ئەگەر بە وردی دیقەتی لێ بکەین فکری لێ بکەینەوە ئەو شعرە زۆر پڕمەعنایە لەحنەکە لەکوێنەوە ئەمسا غاڵبەن لەحنەکە هەر لە شەجەریان شعرێکی هەیە ئەمن لە ڕووی لەحنی وەرم گرتووە پێغەمبەری ڕاستپاردەی یەزدان محەممەد جانێکە لە نێو جەستەی قورئانە محەممەد جانێکە لە نێو جەستەی قورئانە محەممەد ئەو شاگوڵی باوغی بەشەرانە ئەمرە موسڵمان ئەو شاگوڵی باوغی بەشەرانە ئەمرە موسڵمان ئاینی جیهان داگیری بێتوانە محەممەد ئاینی جیهان داگیری بێتوانە محەممەد پێغەمبەری ڕاستپاردەی ڕەحمانە محەممەد جانێکە لە نێو جەستەی قورئانە محەممەد جانێکە لە نێو جەستەی قورئانە محەممەد ئەم جەننەتە دڵکێشە بە پێی پێشڕەوی قورئان لەم باغەوە بانگێشتنی لە دڵانە محەممەد ئەم جەننەتە هەر تازە دەبێ و تازە تریشە لەم کاتە بەرەنگاری نەفامانە محەممەد لەم کاتە بەرەنگاری نەفامانە محەممەد پێغەمبەری ڕاستپاردەی ڕەحمانە محەممەد جانێکە لە نێو جەستەی قورئانە محەممەد جانێکە لە نێو جەستەی قورئانە محەممەد فەرموویەتی بێجگە لە خودا و کەس مەپەرستن چی کرد لەگەڵە و بۆ تو بتخانانە محەممەد گەر ئایا و تەرەفی نەفس و هەوا و بیدەنە بەرشە بۆ دایارەکەوێ ئاینی زۆر جوانە محەممەد بۆ دایارەکەوێ ئاینی زۆر جوانە محەممەد پێغەمبەری ڕاستپاردەی ڕەحمانە محەممەد جانێکە لە نێو جەستەی قورئانە محەممەد جانێکە لە نێو جەستەی قورئانە محەممەد ئاینی محەممەد لە چ جێخێ و دەسەڵات بێ لەم جێگەیە گورگ و مەڕی بێشوانە محەممەد ئاینی
قل قريري وبتي شاوي لهم وانا محمد قريري وبتي شاوي لهم وانا محمد بغير راس قادر الرحمن محمد جانيك لني وجايستي قرآن محمد جانيك لني وجايستي قرآن محمد عويني محمد كذا ما فيها موقل قريري وبتي تاوي لهم وانا محمد ما الحيام كبش منك يوتني أفزام برينا بوجاني درون ما الحمد درمان محمد بوجاني درون ما الحمد درمان محمد بغير راس قادر الرحمن محمد بغير راس قادر الرحمن محمد جانيك لني وجايستي قرآن محمد جانيك لني وجايستي قرآن محمد ساوك يا ينبور وفراق دلدنا يا وقربا ساوك يا بوير وفراق دلدنا يا وقربا بوني دو آيا بروي مسايا لدي بلد زايا رقم بوك بايا بلد زايا رقم بوك بايا أي رفيقا يوني طريقات عشق دايار دم ساركايا أي رفيقاني طريقات درد داي عشق ساركايا يم بزايارك بمكشايا زرقم بايا خنزر ببايار يم بزايارك بكشايا زرقم بخنزر بار تنعشيم حياة علايازي أو برينا يا لينك يا سنعشيم هاتو علاجي أو برينا نيقدنك يا توي علاجي زامك يا همك يا زبلوق ما ورايا توي علاجي زامك يا همك زبلوق ما ورايا يا ربي دستان خوشی پایدار بن ان شاء الله خوای گەورە بۆمانتان بێ و لێتانی قبول کە یا رب مامۆستا شەفیعی شافعی ئەبەڕەسان تەشریفتان هێناوەتە با بڵێن کوردستانی عێراق بڵێن ئەو مناسباتەوە بۆ نانێک کە دەکرێن لێرەنا چۆنی دەبینی بەڕێستانیان گوڕوتینی ئەو خەڵکە بۆی کە هەم بۆ ئاموشەی
بۆن ئاینەکان و یان بڵێن مەولودی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئەنجام دەدرێت. بەڵێ الحەمدولله زۆر گەشەدارە زۆر ڕێکوپێکە و خەڵکەکی زۆریش استقبال دەکا. ئەم زۆر جار لە دانیشتین لەگەڵ مامۆستایانیش ئەوە مەترەح دەکەم دەڵم مامۆستایان دیارە ڕاه و ڕەوش و تەریقەی بەرز و پیرۆزی پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم هیچی بۆ من نەهێڵاوێتوێنی ڕێگای هەموو شتێکی پێداوین. دیارە خودی کۆبوونەوە ئیجتماعیەت کاری ڕەسوولی ئەکرەم بووە صلی الله علیه وسلم. بۆ خۆتان باش دەزانن لە مزگەوتی پێغەمبەری خودای علیه الصلاة والسلام دائما دعوة إلى الله تعلیم تعلم ذکر و عبادات و خزمەتی دین و حسن سلوکی پێغەمبەری صلی الله علیه وسلم عملی نیشان دەدرا. ئەو ڕۆکە بەداخەوە لە مزگەوتەکانی ئێمە ئەوە کەم ڕەنگ بووە حداقل ئەو کۆبوونەوانەی کە بە مناسبەتی لە یادی لەدایکبوونی پێغەمبەری خودای علیه الصلاة والسلام دەگیرێ ئەمە لەو فرسەتانە ئیستفادە بکەین و ژیاننامەی پێغەمبەری صلی الله علیه وسلم بە خەڵکی ڕابگەێنین محیبەتی پێغەمبەری علیه الصلاة والسلام ئەویش بەو زەحەمات و بەو میحنەتەی کە پێغەمبەری خودای علیه الصلاة والسلام بۆ ئەو ئومەتەی ئەنجامیدا و ئەو هەموو دوعایانەی کە بۆ ئێمەی کردووە. جا بە هەر حاڵ ئەو مەراسمانەی کە ئەمن چوومە و لێ بەشدار بوومە بەش بە حاڵی خۆم زۆرم ئیستفادە دیوە بە تایبەتی ئەو کاتانەی کە مامۆستایان وتاریان داوە و هەر یەکەی خاڵێک نقطەیەک لە بەسەرهاتی پێغەمبەری صلى الله عليه وسلم لمحنة زحمة في غمر أكرم صلى الله عليه وسلم كبيان كراوة براستي جاي استفادة بوا وديارة أو شعرانش لبو قشدار كردنو لبو دلخوشي خلشي بسمر نبونا وحتى جدا لدلخوشي كردنكي أجر بدي قد جو خوان دابته أو شعر سرود عرفانيانش كاريجري خوان هبو وزور مسمري سمر واقع بو الحمد لله. ما صبرسان هم بابلن پیشنهاد و تارخوینی که لقل آوش دنگ و ادا صدایش مثلا ما شاء الله يعني نوازتهن يعني پدوایا او مدایحانه کده گوتره او سردو تواشحانه هاوشان لقل و تاری ما مستعان بوی که کاریگری هبه لسرد لکان. 100% يعني هیچ إمكاني نيا حتما كاري هيو وخلشيش أجر بسي لهر كسيك بفرسي أو كلو مراسمان دا بجدار بونا هر جوابي مثبت دەن کەواقعاً کاریگەر بووە. هەنی پێدوانیان ڕۆحیانەت و با بڵێن نەفسی کەسەکانیش کە موسڵمان بوون منەوەکو بەدیلێک پێویست دەکا کە ئەو ئاواز و ئەدایانە بەگوێ بچرپێندرێ؟ بەڵێ ئەلبەتە خودی ئەمە دیقەتمان کردووە لە خوێندنەوەی کتێبدا کتێبێک کە مامۆستایەکی متەقی دەینووسی بە ئیخلاسەوە کتێبەکەشی واقعاً زۆر زۆر ئەسەرگوزارترە لە کتێبێکی کە مەسەلەن هەروە سادە دانراوە و ئەو جوری شاد و باید ئوسول و ترتیباتی تەقوای بەڕێوە نەچووە دیار دەکەی ینی بەڕاستی لە خوێندنەوەی کتێبەکەی لە خودی کوتنی شعرەکانیش ئەگەر لە ناخی دڵەوە بی بۆ ڕزای خودای تەعالا بی هەدەف ئیسلاحی خۆت و خەڵکی دیکانە بی حتمەن ئەسەراتی تایبەتی خۆی دەبی و ئەو ئەسراتەشی داناوە بە هەر حاڵ بێ سەمەر نەبووە تەسیراتی لە دڵەوە بێ دەڕواتە دڵەکان. ئیمامی عومەر ڕزا و ڕەحمەتی خودای لێبی فەرمایشی هەیە دەڵێ هەر شتێکە لە دڵ بێتە دەر لازرم لسر دلش دادنيشي دست خوش به لا إله إلا الله لا إله إلا الله محمد رسول الله عليه صلاة الله محمد رسول الله عليه سلام الله تكول سرجيهانم دشمن به هیچ نازانم تکول سرجیهانم شیطان به هیچ نازانم هوارکم به زبانم من روڵەی مسلمانم خاوەن دین و ئیمانم حق لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله محمد رسول الله عليك صلاة الله محمد رسول الله عليه سلام الله لا نادم لا أمدينا بشمدن لا مجينا لا نادم لا أمدينا بشمدن لا مجينا
لم هيزني يا أمجينا باوارم زربتينا بخداي سما وزمينا حق لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله محمد رسول الله عليه صلاة الله محمد رسول الله عليه سلام الله رقاو يا راس لبارما قرلي لا دم زرارما رقاو يا راس لبارما قرلي لا دم زرارما عليم تاخين مقرما محمد پیغمبر ما فرمودي تاجي سرما حق لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله محمد رسول الله عليه صلاة الله محمد رسول الله عليه سلام الله لباريد البخامة نسيهما وكوناما لباريد البخامة نسيهما وكوناما يا سا إسلام يا ساما مسلمان قشت براما نجور وجود سراما حق لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله محمد رسول الله عليه صلاة الله محمد رسول الله عليه سلام الله تيدك وشم تماوم هر خارك دوش من راوم تيدك وشم تماوم هر خارك دوش من راوم نمامي چي نجراوم بإيمان أو دراوم إسلام نوري تاوم حق لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله محمد رسول الله عليه صلاة الله محمد رسول الله عليه صلاة الله هرچی یا سونی زما کدوش منی اسلاما هرچی یا سونی زما کدوش منی اسلاما همو الى من حراما هر قرآن پیشواما تا دنیا بردواما هر قرآن پیشواما حق لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله محمد رسول الله عليه صلاة الله محمد رسول الله عليه سلام الله كوشم بتينم بو إسلامي شرينم كوشم بتينم بو إسلامي شرينم تبار زي ببينم ما مستير قيدينم تكود وكاتي جينم حق لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله محمد رسول الله عليه صلاة الله محمد رسول الله عليه سلام الله
یاڕەبی خی گەورە پایدارتان کا دەستان خۆش بێ بەڕاستی رحمەت ماندوومان خالق کردن تشکر بەڵام لكم، ئینشاءڵڵا وزيفة ما ماندووبوونتان بەزایە ناچێ هەڵبەتەکە بەش بە حاڵی خۆم ینی چێژێکی ڕۆحی زۆرم لێ وەرگرت دڵنیاشمەوەی کە بینەرانش لەگەڵمانە حتمما کاریگەریان بووە ئینشاءڵڵا دەبێتە مای هیدایەت و ئیدامە و بەرداوامبوونی زیاترمان هەم بۆ ئەوینمان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەمیش بەرداوامبوونمان لەسەر ڕێچکە و ڕێبازی ئەوە ئەمە دووبارە سوپاسی جەنابتان دەکەم مامۆستا شەفیعی شافعی خی گەورە پایدار کە دەستت خۆش بێ زۆر بەخێر بێ و ئەزیەتمان تشکرتان لێ دەکەم خدا لێت ڕازی بی ئینشەڵڵا ئەمنیش بەش بە حاڵە خۆم تشکر و قەدردانی لە ئێوەی بەڕێز کە بەڕێوەبەری شەبەکەی پەیامن چون ئەمە هەر دەڵێن شەبەکەی پەیام بەهەرحاڵ خدا ئینشەڵڵا بەردەوامتان کە دیارە لە ئیرانیش الحەمدوللا زۆر جگای ئیستفادەیە و زۆریش تەماشای دەکەن و ئیستفادە لێ دەبینن ئینشەڵڵا ببیتە مایە خێر و بەرەکەت لە کۆتاییدا هەموو لایەک بە خودای تەعالا دەستپێرم و خوداحافیزەتان لەگەڵ دەکەین و بە مەولایە سەلیەک ئینشەڵڵا ماڵاوایتانی مامۆستای بەڕێز ئێمە وەکو ستافی بەرنامەی ڕچە کە بەرنمەیەکە لە کەناڵی ئاسمانی پەیام هاتوین ئەوێ نیازمان ئەوە بوو کە خزمەتی جەنابتان بگەین و هەمیش لەوێ بەرنامەک ساز بکەین بەڵام ئیدی قەدەر ڕێی نەدا بەڵام ئیدی کە نیازمانەوە بوو نیەتیشمان ئینشاءڵڵا هەرخوا بوو بۆیە خی گەورە کردیە قەدەر و قسمەتی ئێمە خۆشحاڵ بین زۆر بەخێر بێ ڕێز و تشکر لێ دەکەم مامۆستا فەرمان محەممەد سوپاسی بەڕێست وە تیپی گەیلانی دەکەین نادەستان خۆش بی عەزیزی من ئێمەش زۆر سوپاسان دەکەم بە ناوی تیپی هونەری گەیلانی و لەگەر ئەو برای عەزیز و خۆشەویستانی برایانی پشکامیرەوان و بەڕێوەبەری تەلەڤیزۆنەکەتان و زیاتریش برای خۆشەویستم کاک زەور بلباس زۆر سپاس خێر بن یاخوا ئەمن کۆتایی پێدێنم دواتر مایک و شاشە بۆ ئێوە جێدەلم بۆی کە ختامەکەی بە مەولای سەڵی کۆتای پێبێن ئینشاءڵڵا بینەرانی عەزیز و خۆشەویستی ئەم دیدارە تایبەتەی کە تایبەت بوو بە مناجات و هونەری ئیسلامی لە خزمەتی ئێوەی عەزیز و خۆشەویستدا بووین خوازیاریان کە توانی بێتمان دڵی ئێوە خۆشکەین و هەروە کۆڕ و مەجلیسێکی ڕۆحی و ئیمانی و عیرفانیمان سازدا بێ تا بێتە جێگەی ڕەزامەندی خوا و ئێوەی خۆشەویستیش لەگەڵمانە سوودمەند ببن سپاسی بینەریتان دەکەین سپاسی ئەو ستافە عەزیز و ماندوونە ناسە دەکەین کە لە دواوی کامێرەوە تاک و پەخش لەگەڵمانە ماندووبوون ئەسپاردەی خوداتانەکەین تا دیدارێکی تری تایبەتە بە خزمەتانەگەینەوە هەر شاد و سەرکەوت و سەرفراز و دڵ ئاوەدان بن بە نووری خودایی مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمد أشرف الأعراب والعجم محمد خير من يمشي على قدمه مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم ارسل يا تمام في حبيب قال ما دعينا بي خوايا لمن خوش ببي درياي عفودنا بك مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم ربناوي أو خالقايك كاملا وبكرم بخشن دايا ومهربان خواني بيت الحرام مولاي صلي وسلم
خير الخلق كلهم ثم الرضا عن أبي بكر وعن عمر وعن عثمان وعن علي ذي الكرم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم قولي باخي ظلم تقول من بلبلم لابو سابوري ظلم خندابك برجا مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم والآل والصحب ثم التابعين فهم أهل التقى والنقى والحلم والكرم يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم